ئەمڕۆ لە درێژەی ئەو پرۆژانەی کە لە سنوورەکەمان دەکرێن بەسەرکردنەوەی ئەو پرۆژانە لە بەیاوەری برای بەڕێزم کاکێ من بەڕێوەبەری ناحیە و کاک هەڵگورد بەڕێوەبەری ڕێگاوبانی چەمچەماڵ لەگەڵ برای بەڕێزمان کاک عەمید عومەر هاتین بۆ بەسەرکردنەوەی ئەم ڕێگای کە ناسراوە بە ڕێگای قەسرۆک قەرەناو. دیارە لە ساڵی 2012 پرۆژەیە دەرچوو بوو بۆ سنوورەکەمان، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعشەوە پرۆژەکە ڕاگیرا بوو. بەڵام بە هەوڵ و هیممەتی بەرپرسانی ئیدارەی ناحیە و هەروەها بەرپرسانی سنوورەکە دوای ڕزامەندی بەڕێز و جەنابی کاقوباد و لەسەر ڕاستپاردەی ئەو لە ساڵی پار هەندێک کاری تێداکرا، بەڵام لە هاتنی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە کاکدانا جارێککە پرۆژەیەمان داوا کردەوە بە خۆشحاڵیەوە نزیکەی 20 ڕۆژە زۆر بە چاچی ئیش تێدا دەکرێت و دەمەوێت دەستکەوتی ئەم پرۆژەیەش بۆ سنوورەکە بە بەرز بنرخێنین زیاتر لە 5 کیلۆمەترەوە پردێکی گەورەی بۆ بەستنەوەی سنووری خاڵخاڵان و شێخبزێنی و قەرەناو لەگەڵ سنووری ناحیە ئاغزەلەر بەیەکەوە دەبەستێتەوە. ئەمڕۆ لە کۆتا ڕۆژەکانیەتی پرۆژەکە ئومێد دەکەم بە زووترین کات تەواو بێت بۆی سنوورەکە زیاتر سوودی لێ بینن.